ئەوەی ئاشکرایە حکوومەتی عێراقی نەپابەندی دەستورە نەپابەندی ڕێکەوتنەکانیشێتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای برسیکردنی خەڵکی کوردستانی بەرز کردوتەوە. هۆکاری ئەمانە چییە؟ ئەمە پرسێکی گرنگە. ئێمە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە ئەم پرسە لەگەڵ ئەو تاوتوێ دەکەن و قسە و پرسی زیاتریشی لەسەر دەکەین. کاک ڕێباز شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەرە بەڕاست کاک ڕێباز با لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم. ئەرە بەڕاست حکوومەتی عێراقی چی لە خەڵکی کوردستانەوێت؟ بۆ واکەن؟ ئێوارە جەنابەت باش کاک حاکم، ئێوارەی بینەرانی بەڕێز باش. حکوومەتی عێراق بابەستەکە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق بەردەوام لە سەرپەیوەندین بە تا ئێستاشەوە و ئەو لەکتێگەیشتانی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق هەمانە و لەگەڵ حکوومەتی عێراق هەمانە لە ئاستێکی زۆر باشا بوو هەتا فترێک لەمە پێشیش و دەتوان بڵم هەتا ئێستاش بەردەوامە. بەڵام ئەوەی کە پێویستە بیوترێ پرسیارەکەی جەنابەت بە شێوەیەکی کە بکەین بڵێن ئەوانەی کە باڵا دەستن لە بەغداد چیان لە هەرێمەوێت، چونکە بەڕاستی کارەکە چۆتە دەرەوەی حکوومەت. یعنی من پێم وایە حکوومەتی عێراقیش و جەنابی سەرۆکوەزیرانی عێراقیش لە هەندێک بابەتە بە تایبەتی مەسەلەی بودجە و موچەی هەرێمی کوردستان هەتا وەفدەکانی ئێمە ئەچنە ژووری بەڕێز محەممەد شیع سوودانی و تا دێنە دەرەوانێ بابەتەکان زۆر تێگەیشتن هەیە، زۆر تەفاهمی هەیە لەگەڵ لەو تێ ئەپەڕێوەچێتە بەشەکانی تر بە ناوی ئیداری، بە ناوی یاسایی، بە ناوی قانونی، بە ناوی بودجەوە دەسەکەن بە عەرقەلەیەکی گەورە بۆ هەموو ئەو پرسانەی کە پەیوەندی و پەیوەستە بە قوت و ژیانی خەڵکەوە. بەڵام ئەوەی کە لە بەغدا گوزەرێت بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان بابەتێکە تەواو سیاسیە، نەقانونیە، نە ئیداریە، نە دەستوریە، نە یاساییە. زۆر باشە کاک ڕەفتیشی بە هیچ شتێکەوەیە. ئێمە باشە کاک ڕێباز، ئێوە وتان ئەوانەی دەسەڵات دارن لە بەغدا، ینی دەسەڵاتیان لە سەرۆ حکوومەتەوەیە، با بەڕاشکاوانە قسە بکەین. ئەوانە بڕوایان بە بڕوای تۆ بە پێکەوە ژیان بە دەستور بە فیدرالیەت هەیە یاخود دەیانەوێت ئەسڵەن هەر کورد نەهێڵن؟ ئەزانی کاک حاکم من پێشەوەی بچمە سەر بەغداد باجارێ باسی خۆمان بکەین. ئێمە حکوومەتێک هەیە لە ساڵی 2019 پێکهاتۆ پێڵن کابینەی نوێم. ئەم حکوومەتێکە لە پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوە. ڕاستە سەرۆکی ئەم حکوومەتە کە جەنابی ڕێزدار کاک مەسرور بەرزانیە، بەڵام حکوومەتەکە حکوومەتێکی ئیتلافیە لایەنی زۆر سەرەکی تێدایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانن لەگەڵ چەند لایەنێکی تر کە پێکهاتەی ئەم حکوومەتەن. ئەوەی کە گرنگاوەیە کە لایەنەکانی بەشدار لە حکوومەت و لایەنەکانی کە ئۆپۆزیسیۆنن بەڕاستی زۆر بەشێک لە ئەندامانی ئەم لایەنانە خۆیان بە خاوەنی نە حکوومەتەکە ئازانن نەخۆیان بە خاوەنی ئەوازانن کە لە هەرێمەکان گەلێکەیە لەم هەرێمە بەشێکی ئەو هەرێمە دەنگدەری ئەوانن. ئەگەر ئەوانە حکوومەت بە حکوومەتی خۆیان بزانایە ڕێگەیانەیە لایەنی سەرەکی لایەنی ڕێپێدراو بۆ ناتوێژ و بۆ مفاوەزات لەگەڵ بەغدا تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بێت. نەخێر، ئێستا هەر ڕۆژە و لایەنێگەچێتە بەغداد، دوای سەعاتێک لای بەڕێز سوودانیە، دوایچێتە لای پەرلەمان، دوایچێتە لای سەرۆکی دادگای سەرۆکی ئەنجومەنی قەزایی لە بەغا، یەتە دەرەوان نێڵێ ئێمە چوین پرسی موچە و بودجەمان تاوتێکرد. ئەیکە ئێوە پرسی موچە و بودجە تاوتیەکان ئەیکەواتە حکوومەتی هەرێم لەکوێیە؟ ئەگەر ئێوە ئەوە ئاکەن، ئەگەر حکوومەتی هەرێم کە حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆتان نازانن بۆ بەشدارن لە حکوومەتەکە، ئەگەر حکوومەتی هەرێم هی هەموو لایەکە دەفەرمو ڕێگەبن با حکوومەتی هەرێم کارەکانی خۆی بکە. ڕێزدار کاک مەسرور کوێ بەغداد بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی لەگەڵ خۆی دابرد، وەزیرە پەیوەندیدارەکانی لەگەڵ خۆی دابرد و کوێ بەغداد. تەفاهمێکی باشی لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی کرد، تەفاهمێکی باشی لەگەڵ هەموو لایەنە شیعەکان و ئەوانەی کە لە چوارچەوەی
ئیتاری تەنسیقیان کرد لەسەر دوو بابەتی سەرەکی بابەتێکیانەوە بوو کە مەسەلەی موچە تێکەڵ بە ململانی و کێشەی سیاسی نەکرێ و بابەتی دووەمیژەوە بوو کە ساڵی داهاتوو تعدیل لە یاسای بودجا بکرێ مەسەلەی موچە لە ئینفاقی فعلی دەربهێنرێ هەموو لایەنەکان لەسەر ئەمە تەفاهومیان کرد و بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقیش بەڵام یەیتەوە کوردستان دیسانەوەم حیزبانە تەمان یەک لایەن نییە چەند لایەنێکە و بە تایبەتی هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن کە سواری ئەو ڕەشەبایە بوون یاخود سواری ئەو داواکاریانە بوون کە هی خەڵکە ئەوان خۆیان کردو بە خاوەنی لە کاتێکە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمووشیان خەمخۆرتر جەنابی سەرۆکوەزیرانە کە خۆی لە هەموو کە زیاتر لەگەڵ داوای ڕەوای خەڵکی کوردستانین لە موچەخۆران لە مامۆستایان لە فەرمانبەران لە خانەنشینان لە هێزەکانی پێشمەرگە و ناخۆ هەرچی ئەیک ئەوان بیڵێن لەسەر مافی خۆیان ئێمە 100% لەگەڵیانین و مافی خۆیانە و ئێمە لە ئاستی ئەوانە هیچ قسێکمان نییە ئەوەی ئێمە هەمانە ڕوومان لەلایەنەکانە کە نابەرپرسانت قساکەن بەڵام لەگەڵەوەشا من تەحەداکەم لە ڕێی ئەم کەناڵی جەنابتانەوە جگە لە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان و هەندێک لەوانی لە ناو حکوومەتان کەسی کە نەچۆتە ژێرباری مەسئولیەتەوە ئەوانەی کاچن لە بەغدا کۆبوونەوەی جیاوازەکەن ئێستا پێیان بڵێ فەرمووەرە ئەم برسە تۆ بڕۆبی بە بەڕێوەبزان تۆ ئەیکەی بەگوێ نایکە بەڵام وەکو قسەکردن و ئیعلام و بێن مشکلە دروستکەن ئەیکەن ئەمە بابەتی کێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت لە بەغدا ئیرادەیەکەیە کە هەندێک وڵاتی بەداخەوە ئیقلیمی لە پشتی مەسەلەکەیە بۆ ئەوەیە کە کیانی هەرێمی کوردستان نەمێنێ بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان بکەنەوە بە پارێزگایەک و بیخەنەوە ژێر دەستی خۆیان جگە لەمە هیچ نیەتێکی کە نییە ئەگینا بابەتی نەوتە لە 25/6 2023ەوە هەتا 1/12 ئەم یعنیتایەکی ئەم مانگا ئێمە 11,800,000 بەرمیل نەوتمان تەسلیمی حکوومەتی عێراقی کردووە 1 دیناریشان حەقی ئەو 11,800,000 بەرمیلە نەیاوە بە ئێمە و 1 دیناریشان نەیاوە بە کولفەی شەریکاتی ئینتاجی نەوت یاخود بە کولفەی شەریکاتی کە نردویانە و یعنی نە لە نەقلیان نە لە دەرهێنانیان نە لە هیچ بابەتێکی نەوتە کولفەی دینارێکیشیان نەیاوە ئەمە بابەتی دووەمیان ئەگەر ئەمانە نەیانەوێت کێشە بۆ خەڵکی کوردستان و کێشە بۆ خەڵکی کوردستان دروستکەن ئەگەر ئەمانە نەیانەوێت مەسەلەی برسیکردن بکەنە پرسێکی سیاسی و بەدەستیانە بێوەکو کارتێک ئەم مەسەلەی 600 ملیاری کۆتایی کە ئێمە ئیتفاقێکمانەی لەگەڵ بەغدا 300 ملیاری بنێرن بە قەرز ئەوان لە 25 مانگی 11ەوە دەستیان کرد بە عەفو لە حەفتەی 11 دەستیان کرد بە دابشکردنی موچەی خۆیان باشە ئەبوایە لە 25/11 ئەو 600 ملیاری کۆتاییان بناردیان نەیان نردووە بەیانی 11/12 تازە بڕیاریاکیان ناوە کە بەیانی 500 ملیار لە ڕەشید و ڕافیدەین بچێتە سەر بە حسابی بانقی مرکزی ئەویش بۆ تقریبان لەوانێت تا سعات 12 اینجا بگاتە ڕەسیدی حکوومەتی هەرێمی یعنی دیسانە بابەتەکە کێتەوە دووسبەی ئەمە جگە لە برسیکردن و جگە لە کارتێکی فشاری سیاسی بەرامبەر هەرێمی کوردستان کە بەکارێنن هیچ بابەتێکی کە نییە نە تەکنیکیە نە قانونیە نە دەستوریە نە هیچ بابەت ڕێباز دێمەوە سەر ئەو بابەتە بەڵام پرسیارێکی هەیە ئێستا شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیان نەوتیەکان کۆبوونەتەوە پێ وایە بگەنە ڕێکەوتنێک و ئەگەر گەیشتنە ڕێکەوتنێک ئایا عێراق بەو ڕێکەوتنە ڕازی دەبێت؟ کاک حاکم حەزەکەم بۆ جەنابت و بۆ هەموو بینەرانی بەڕێز و خەڵکی هەرێمی کوردستانی ڕوونکەمەوە یعنی تکاکەین کە خەڵک گوێ لە پەیامەکانی حکوومەت بگرێ بڕواتان بێت ئێمە زۆر بەڕاستەقینە و بە شەفافانە هەموو شتێکمان خسوتە بەردەمی خەڵک و بەردەمی بەغدادیش جارێ لەسەر مەسەلەی پرسی نەوت ئێمە هەرچی ئۆپشنێک لە پێناوی موچەخۆرانی خەڵکی کوردستانە لەگەڵ بەغدا ڕێکەوتوین داوامان ئامادە بووین بیکەین و یەکێک لەوانە جارێ بەڕێز وەزیری نەوتی عێراق خۆی 2 ڕۆژ لە هەولێر بوو و جەنابی سەرۆکوەزیرانی بینی و لایەنە پەیوەندیدارەکانی لێرە بینی و شەریکاتی نەوتیشی بینی جارێ ئەوان 6 دۆلاریان بۆ کولفەی شەریکاتی نەوت داناوە بۆ ئینتاجی نەوت هەرێمی کوردستان مەناخی هەرێمی کوردستان
بنیەی تحتی هەرێمی کوردستان جغرافیای هەرێمی کوردستان فەرقیە لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق ئەبێت خەڵک ئەمە بزانێت ئەو عەقدانەی کە هەرێمی کوردستان کردوێتی عەقدی نێودەوڵەتی و قانونیە بە ئاعترافی وەزیری نەوتی عێراق باشە ئەوان تۆ ناکرێت ناوچەیەکی شاخاوی لەگەڵ ناوچەیە کە سەحرا بێ وەکو یەک کولفەی نەوتەکەی بۆ حساب بکەی شەریکاتی نەوت نایەن بەم پارەیە بیکەن بە $6 نایکەن لەبەر ئەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر دوور بووین لە یەکەوە تا ئێستاش ئەوان جوابیان ناوینەتەوە و هاتنی وەزیری نەوتی عێراق و وەفدەکەی لەگەڵی شابوون خۆشیانم قەناعەتیان بۆ دروست بوو بەڵام وتیانە گەڕێنەوە لە بەغدا لەوێ دیراسەکەین و جوابتانێنەوە بەداخەوە جوابیان نایەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لەگەڵ شەریکاتی نەوت کۆبوونەتەوە بەو بابەتەش باس کراوە بە هیچ شێوەیەک ئەوان بەو کولفەی عێراق دایناوە ڕازی نین و حەقی خۆشیانە ڕازی نین چونکە ئەو مەساریفەی کە هەیە لە هەرێمی کوردستان فەرقیە لەگەڵ شوێنەکان زۆر باش بابەتێکی کە ئەوەیە ئێمە پێمان وتون فەرمەوە نەوتە لە 25/6ەوە ڕادستی ئەومان کردووە با دەستکرێتەوە بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا تا ئەم لەحزەیە هەرێمی کوردستان و عێراق زیاتر لە $7 ملیار زەرری بەرکەوتووە لە بەری نەوتی هەرێمی کوردستان ناچێتە دەرەوە تەصدیر ناکرێت باشە خۆمە زەرەرە لە بودجەی عێراق و هەرێمی کوردستان زەرەرە لە خەڵکی عێراق نەک تەنها لە هەرێمی کوردستان زۆر باش بابەتێکی کات خۆ حاکم بە جوانم هەل لەسەر نەوت بابەتێکی کە ئەوەیە فەرموو کاکە ئێمە با سۆمۆ با هەر سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ ئێمە هیچ بودجەیەکمان ناوێت لە عێراق با هەرێمی کوردستان وەکو ڕابردوو خۆی نەوتی خۆی بفرۆشێ بە نەوتی خۆی کولفەی شەریکاتی نەوتە دەین و موچەی موچەخۆرانی خۆشمان دابینەکەین و پێداویستەکانی خۆشمان دابینەکەین با سۆمۆش بیفرۆشێ بۆیە هەر برای هەموو کەس شەفافتر بێ با هەر سۆمۆش ئەرکی فرۆشتەکەی بەمەش بە هیچ رازی نین یعنی ئێمە نازانین بزەبێت بەڕاستی بەغدا چی لە ئێمە لە ڕووی ئیداری و قانونیەوە ئەمە زۆر باشە بابەتێکی کە بابەتی بودجەیە بابەتی بودجە کاکە ئێستا کاکە بودجە لە پەرلەمانی عێراق دەرچووە 12.67 بۆ هەرێمی کوردستان دانراوە ئێکاکە ئێساڵین بودجەکە کە خۆتان داتان پێیانەوە پەسەندتان کرد لە پەرلەمان فەرموو جێبەجێکەن ئەوەش جێبەجێ ناکەن یعنی بۆیە لای خەڵکی کوردستان ڕوون بێت ئێمە هیچ بەرپرسیارەتێکی قانونی ئیداری مەسەلەی شەفافیت لەسەرمان نەماوە هەموو ئەو بابەتانەمان لەگەڵ عێراق کردووە بە شاهیدی ڕقابەی مالی عێراق و ڕقابەی زۆر باشە کە پێکەوە پێداچوونەوەی تەواویان دەست کردووە لەسەر داهاتی نەوت و خەرجەکانی نەوت و لەسەر داهاتی ناوخۆش لەسەر داهاتی ناوخۆ خەرجەکانیشمان زۆر باشە کاگرێباز ئاخر پرسیارەمە دو پرسیار کاتم زۆر کەماوەگەر بە کورتیش وەڵام دیت و من سپاسی دەکەم دیسانەوە پرسیارەکەم بۆ دەسەڵاتدارانی عێراق لە دەرەوەی حکوومەتی عێراقی من دەمەوێت بپرسم ئەمەی ئەیکەن داگیرکاری و شۆڤێنیزم نییە کەواتە جیاوازی ئەو دەسەڵاتدارانە لەگەڵ سەردەمی سەدام حوسێن چییە؟ من ئەمەیە جوابی وەڵامی پرسیارەکەی جەنابێ بە شێویشی کە بەمەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ لە یەکەم هەفتەی دەستپێکردنیەوە هەتا ئەمڕۆ چەندین جار چۆتە بەغداد و هەموو ئامادەیەکی دەربڕی بۆ نەرمینواندنێکی کرد لە پێناوی قوت و موچەی خەڵکی کوردستان و تا ئێستاش بەردەوامین و بەردەوامی ژەبین لە پێناوی دابینکردنی قوت و موچەی خەڵکی کوردستان و 100% ئێمە لەگەڵ موچەخۆران و داوەڕەوەکانیانین بەڵام بابەتێک بگاتە سەر کەرامەتی هەرێمی کوردستان و سەر مەسەلەی قەومی و سەر مەسەلەی نەتەوەی و سەر مەسەلەی نەمانی هەرێمی کوردستان و سەر مەسەلەی ئەوەی کە ئەمەی دەستمان کەوتووە بە خوێنی شەهیدان دەستمان کەوتووە بگاتە سەر ئەو بابەتە ئەوە هێڵی سوورە و ئێمە بە هیچ شێوەیەک ملمان بۆ ڕژێمەکانی پێشوو نەدا و ملمان بۆ زۆر وڵات ئیقلیمی و دەرەوە نەداوە ملمان بۆ ئەم بابەتەش نادەین بەوانەی کێسا لە بەغدان و خۆشیان باژە و ڕاستی ئەزانن بۆیە چەند زەختی کەمان لێ بکەن ئێمە بە پشتی خوا و بە ئیرادی خەڵکی کوردستان بەرگەیەگرین بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە بەردەوام نین لە دانوستانەکانمان بەردەوامە بین هەتا ئەو کاتی ئەگەر لەمە زیاتر زەختمان لێ بکەن جاریکە ڕووکردنەوەکان بین بە خەڵکی کوردستان بەیانی 500 ملیاری یەت و موچەی ئەم مانگەدا بەشەکەین کۆبوونەوەکانمان لەگە بەغدا بەردەوام تا مافەکانی خەڵک وەرەگرن زۆر باشە کاگرێباز پەیامەکەتان گەیشت بە ڕێباز حەملان یاریدێدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش